ڕێزی نیشتیمانی و سازان و تفاق و تەوافق. ئەمڕۆ ئیرادەی خەڵکی کوردستان، ئیرادەی پەرلەمانی کوردستان سەرکەوت بەسەر ئەو ئیرادەیەی کە دەیویست خۆسەپێنانە ئیرادەی خۆی فەرز بکات. ئەمڕۆ لە پەرلەمانی بەرهەمی خوێنی شەهیدان وەڵامی ئەوە درایەوە کە ئێرە پەرلەمانی کوردستان ماڵی کوردستانیان و بەرهەمی خوێنی شەهیدان ڕێگا بە هیچ لایەنێک ناداتن بیەوێ یەک ڕیزی نیشتیمانی تێکدا و بشێوێنی. پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی ئەو جەدەلەی کە لە نێوان هێز و لایەنەکان هەبوو، فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بەو پەڕی سەبر و تەحملەوە هەنگاوینە تا گەیشتن بە ئەمڕۆ هەموو هەوڵەکانمان لە ڕابردوو بۆ ئەوە بوو یەک ڕیزی نیشتیمانی لەبار نەچێ، سازان و تەوافقی نیشتیمانی لەبار نەچێ. ئەمڕۆ سەر بڵندین بەرامبەر بە خەڵکی کوردستان هەوڵەکانمان ئەنجامی بوو، تواندرا ئیرادەی پەرلەمانی کوردستان ڕێ لە ئیرادەی خۆسەپاندن بگرێتن. بۆیە تاکید لەسەر ئەوە دەکەینەوە لەم بەتایبەت لە دوێنێ شەودا بە بەرچاوی وڵاتانی دنیا چاوەکانی خەڵکی کوردستان لە شاشەی تەلەڤیزیۆنەکان بوو، دەیانەویست موژدەی ئەوەیان پێ بگا کە هێز و لایەنە سیاسیەکان دەگەنە تەوافق و یەک ڕیزی نیشتیمانی کە خۆشبەختانە ئیتفاقێک لە نێوان هێز و لایەنەکان کرا بۆ ئەوەی پارێزگاری لەو یەک ڕیزی نیشتیمانیە بکەن. بەڵام ئەمڕۆ بەداخەوە لە نێو پەرلەمانی کوردستان هەوڵەکانی لەباربردنی سازان بەردەوامی هەبوو. ئەو تەوافقی کە کردمان لە دوێنێ شەودا ویستیان لەباری ببەن، دیسان ئیرادەی خەڵکی کوردستان، ئیرادەی پەرلەمانی کوردستان، ئیرادەی ئەوانەی بەرپرسانە هەڵسوکەوتیان کرد، ڕێگریان کرد و ئەنجامەکەی ئەوە بوو کە ئەمڕۆ وەڵامەکەی خۆیان وەرگرتەوە. بۆیە جارێکی دیکە تاکید لەسەرەوە دەکەینەوە ئەو پرسە و ئەو پرسە نیشتیمانیانەی هەمانە تاکە ڕێو ڕێبازی چارەسەر لە پێشمان سازانی نیشتیمانی و تەوافقا. دوێنێ گوتمان سازانمان دەوێ، دوێنێ گوتمان ئەو پرسە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەبێت تەوافقی لایەنە سیاسیەکانی لەسەر بکرێتن. ئەمڕۆژ تاکیدی لەسەر دەکەینەوە کە جگە لە تەوافق و سازان هیچ ڕێگایەکی دیکە لە بەردەمماندا نییە. بەڵام ئەوانەی هەوڵیان برد بۆ زۆرینە و کەمینە ئێستا ئەمڕۆ ئەو وەڵامەیان وەرگرتەوە کە خەڵکێکان هێزی خێر هەیە لە وڵاتە. سپاس بۆ هەموو ئەوانەی کە هاوکار بوون، سپاس بۆ ئەوانەی کە هەوڵیاندا ئەو شێوازە خۆفەرزکردنە سەرکەوتوو نەبێتن، نیسابی قانونی و یاسایی لە پەرلەمانی کوردستان بەدەست نەهات و ئیرادەی ئاشتی خوازانەی خەڵکی کوردستان سەرکەوت بەسەر ئیرادەی خۆسەپاندن. بۆیە جارێکی دیکە داوا و ڕووی تکامان لە ئەندامانی پەرلەمان لە تەواوی فراکسیۆنەکان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە ئەمڕۆ لاپەڕەیەکی نوێ لە ژیانی سیاسیمان، لاپەڕەیەکی نوێ و نەفەسێکی نوێ لە هەنگاونان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی نێوانمان بەو شێوازە بکەینەوە کە بین تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بگەینە تەوافقێکی نیشتیمانی و ڕێگا و ڕێکارە یاساییەکانیش لە پەرلەمانی کوردستان بۆ چارەسەری ئەو بابەتە بگیرێتە بەر. هیوادارین لە وەرزی ئایندەدا ئەوە مەبدەئی ئەساسیمان بێ. هیوادارین لە وەرزی ئایندەی پەرلەمانی کوردستان کە چەند ڕۆژێکی دیکە دەست پێ دەکا ئەوە ڕێگا و ڕێبازمان بی بۆ چارەسەر نەک جارێکی دیکە بیرکردنەوە لە زۆرینە و کەمینە کە ئەمڕۆ وەڵامەکەی وەرگیرا. پەرلەمانی کوردستان لە پشوودایە، واتە دەتوانێت کۆ ببێتەوە بۆ یەک جار لەسەر بابەتێک. ئەو دەنگانەی باز لەوە دەکەن ئەوە کۆتایی پێهات، جارێکی دیکە بەپێی مادە 6 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو بابەتە بابەتی پەرلەمان نابێتەوە بابەتی پەرلەمان جگەلەوەی کە لە دەرەوەی پەرلەمان هێز و لایەنە سیاسیەکان بگەنە تەوافقێک و سازانێک ئینجا ڕێگا و ڕێکارە پەرلەمانیەکان و یاساییەکان لە پەرلەمان دەگیرێتە بەر. تاکید لەسەرەوە دەکەینەوە دەبێ بە سازان و بە ڕێ و ڕێبازی چارەسەری ئەو بابەتە تەنها ئەوەیە هەمومان بەیەکەوە لەو نیشتیمانە دەژین، پەرلەمانیش پەرلەمانی هەمومانە، بەرهەمی خوێنی شەهیدانمانە. هیچ کەس و لایەنێک ناتوانێتن ئیرادەی خۆی بەسەر ئیرادەی خەڵکی دیکە، بەسەر ئیرادەی پەرلەمان، بەسەر ئیرادەی خەڵکی کوردستان بسەپێنیتن. دووبارە بە ناوی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ هەموو ئەوانەی کە هاوکار بوون، سپاس بۆ ئەوانەی بەرپرسانە هەڵسوکەوتیان کرد. هیوادارین لە ئایندەدا بتوانین هەمومان بگەڕێنەوە سەر ئەو مێزانەی کە مێزی گفتوگۆنە. پارتی دیموکراتی کوردستانیش ئەو هێزەیە هەمیشە لە ڕابردوودا ئیرادەی خۆسەپاندنی ڕەفز کردوتەوە، بەڵام لەسەر مێزەکانی گفتوگۆ و حیوار سینگ فراوانە، دڵ فراوانە، لەوێن دەردا دەتوانێت
ڕێی چارەسەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بدۆزرێتەوە. بەداخەوە ئەگەر ئێمە خوازیاری ئەوە بووین ئەو ڕێکەوتنێک کە دوێنێ شەو لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بکرابە، ئێمەش بە نەفەسی ئەو بەڕێزانەی کە چەندین سەعات تا بەیانی لە کۆبوونەوەدا بوون گەیشتە ئەنجام خۆزگە ئێمەش بمانتوانی بە لە پەرلەمان درێژەمان پێدابە، بەڵام درێژەی پێنەدرا. هیوادارین بە دڵنیاییەوە ئەو ئێرادە بەهێزەی کە باوەڕی بە سازان و تەوافق هەیە بە دڵنیاییەوە کۆبوونەوەکان بەردەوامی دەوێت، هیوادارین بگەینەوە ئەنجام. دەرفەتێک بۆ لایەنە سیاسیەکان و باشتر بگەنە سازان، دەرفەتێکی باشتر بۆ لایەنە سیاسیەکان پرسیاری دومەوەیە ڕۆکێتان وایە گۆڕان و یەکێتی و کۆمەڵە ڕۆژکردیان هێنانەوەی کە لە پەرلەمانی کوردستان بەبێ پارتی هەنگاوێ بنێت. سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکەت ئێمە پێمان وایە دیسان تاکید لەسەرەوە دەکەینەوە پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنەکەی تا ئەو لەحزەیە لە سەرەتای ڕووداوەکانیش بە نەفەسی سازان و تەوافق کارمان کردیە، هیوادارین و پێشیەوە پابەندین و جارێکی دیکە تاکید دەکەینەوە بەنسبە شکستی چ لایەنێک و چەند لایەنێک ئێمە قەت کەس بە شکست و بە دۆڕاو نابینین، بەڵام بزوتنەوەی گۆڕان لەو بابەتەدا بەرپرسانە هەڵسوکەوتی نەکرد. سەرۆکی پەرلەمان بێلایەن نەبوو کە بەداخەوە زۆر هەوڵماندا ئەمڕۆژ هەوڵماندا دیسانەکە بەو شێوازەمان نەبینی، بەڵام ئەوە بەمانای دۆڕان نابینین، بەمانای ئەوە دەبینین جارێکی دیکە تاکید دەکەینەوە سازان ڕێگای چارەسەرمانە. ئەو بابەتە بابەتی سەرۆک هەرێمی کوردستان ئەوە جێدەهێڵین بۆ یاساییەکان، ئەوان قسەی خۆیان دەربارەی ئەو بابەتە کرد. ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستانی ڕاگەیاند سەرۆک هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە سەرکارەکانی، بۆیە زیاتر ئەو بابەتە بابەتێکی یاساییە، بەڵام لە ڕووە سیاسیەکەی ئەمڕۆ وەڵامەکەی پەرلەمان درایەوە. نە ئێمە دەتوانین نە هیچ لایەنێک دەتوانیتن باز لە باتڵبوون و بەهێزبوونی لایەنەکە بکە، یاسا دەتوانێت بیکە، بۆیە یاساییەکان وەڵامی خۆیان داوە دەتوانرێت پەرلەمانی کوردستان هەڵسوکەوتی بکات. ئێمە موامەرە بەرامبەر بە کەس ناکەین، بەڵام ئەو هێزەژنین موامەرەی کەسمان قوبوڵ بێتن، خۆزگا و بەڕێزەوای نەگوت بە چکە ئێمە ئێستاش تاکید لەسەرەوە دەکەینەوە یەک ڕیزی نیشتیمانی چارەسەرمانە. ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسێشمان بینی، ئێمە ئەو فراکسیۆنەینە خۆمان ناهێنینە ئاستی هەموو ئەو دەربڕینانەی کە دەکرێن بەرامبەرمان لێ ڕاهاتینەوە مێژوو شاهدە بە هەموو شێوازێک بە چاواشەکاری و مەهاتەرات قسە دەکرێتن. وەڵامی ئێمە سازانە و دووبارە لە خەڵکی کوردستان و لە هەوادارانی بەتایبەت هەوادارانی پارتی دیموکراتی کوردستان پیرۆز.